پێشەوایەتی خزمەتە پێشەوە ڕۆحیەکان کە شوێنکەوتەی نمونەی مەسیحن دەبێ پێشەوای خزمەتکار بن. ئەمە یەکێک لەوانە گرنگەکان کە پێویست بوو قوتابیەکان فێری بن کە ببن بە پێشەوایانێکی خزمەتکار. لەبیرتان بێت کە ئەوان خەریک بوو بەرەو ئۆرشەلیم دەڕۆیشتن، ئەو شوێنەی کە عیسا ڕووبەڕووی لە خاچدان دەبێتەوە. ئەوە لە بەشی 20 ئایەتی 17 دەخوێنینەوە. کاتێک عیسا بەرەو ئۆرشەلیم دەڕۆیشت، 12 قوتابیەکەی جیا کردەوە و بەڕێگاوە پێی فەرموون: نازانین ڕێک لەکوێ بوو، بەڵام لەوانەیە نزیک بن لە ئەریحا و لە ڕێگای ئەریحاوە بۆ ئۆرشەلیم دەڕۆیشتن. ئەوە بۆ ئۆرشەلیم سەردەکەوین. کوڕی مرۆڤ دەدرێتە دەست کاهینانی باڵا و مامۆستایانی تەورات. ئەوانیش بڕیاری مردنی دەدەن، بۆ گاڵتە پێکردن و قامچی لێدان و لە خاچدان دەیدەنە دەست ناجوولەکەکان. لە ڕۆژی سێیەمیش هەڵدەستێنرێتەوە. ئەمە سێیەم جارە لە ئینجیلی مەتا عیسا بەو پیاوانە بفەرموێت: ئێمە بۆ ئۆرشەلیم دەڕۆین و من دەمرم. کە یەکەم جار ئەوەی فەرموو، پەترۆس وەڵامی دایەوە و گوتی: نابێت. عیساش سەرزنشتی کرد. دووەم جار عیسا فەرمووی: من بۆ ئۆرشەلیم دەڕۆم تا بمرم و لە خاچ بدرێم. قوتابیەکان پێیان ناخۆش بوو، چونکە لەسەر ڕێگادا بوون بەرەو ئۆرشەلیم زۆر نیگەران بوون. پێشتر لە ئۆرشەلیم بوون کاتێک ویستیان عیسا بەردباران بکەن. دۆخەکە ئاڵۆز بوو، بەڵام وا ئێستا سێیەم جارە عیسا دەفەرمووێ کە بۆ ئۆرشەلیم دەڕوات تا بمرێت. زەحمەتە لە لووتبەرزی ئەم دوو پیاوە تێبگەین. یاقوب و یۆحەنا، ئەو دوو برایە دوو کوڕەکەی زەبەدی کە ماوەی 3 ساڵ لە شوێنکەوتەی عیسا بوون. ئەو دوو برایە داواکاریەکی زۆر خۆویستیان کرد. لە ئینجیلی مەتا دایکی هات لەگەڵیان، ناوی سالۆمی بوو. عیسا پێی فەرموو: چیت دەوێ؟ گوتی: بەڵێنم پێ بدە کە کوڕەکانم یاقوب و یۆحەنا لە لای ڕاست و چەپت دانیشن لە پاشایەتی. ئەوە معقولە کە دەیلێت؟ لە ئینجیلی مەرقۆس دەخوێنینەوە کە یاقوب و یۆحەنا لە تەنیشتی دایکیان بوون. پێم وایە ئەو دایکە پێش کوڕەکانی هاتبوو. ئەو پرسیاری کرد، کوڕەکانیش گوتیان: بەڵێ خاوەن شکۆ، دەکرێت یەکێکمان لای ڕاستت و یەکێکمان لای چەپت دانیشین. عیسا وەڵامی ئەو دوو گەنجەی دایەوە. پرسیارێکی لێکردن: ئایا دەتوانن ئەو جامە بخۆنەوە کە من دەیخۆمەوە؟ دەیویست پێیان بفەرموێت کە چی ڕوودەدات. گوتیان: بەڵێ دەتوانین، چونکە لە ڕاستیدا بڕوایان نەکردبوو، نەیان دەزانی ئەو جامە چییە، کە مەرگە. ئەو دوو کەسە لە بازنە نزیکەکە پەترۆس و یاقوب و یۆحەنا هەوڵیاندا گەمارۆی پەترۆس بدەن، چونکە دەزانن کە عیسا ئامادەی پەترۆس دەکات بۆ ئەوەی پێشەوایەتی قوتابیەکان بکات. ئەگەرچی پەترۆسیش هیچ لە بابەتەکە تێنەگەیشتبوو. هەموویان تێنەگەیشتبوون، بەڵام لە دیدێکی ئادەمیزادانەوە باوەڕیان ئاوا بوو کە عیسا هاتووە و خۆی مەسیحیەکەیە و حکم دەکات و دەبێتە پاشای یەهودیا و ئازادیان دەکات لە هێزی ڕۆما. دەیانەوێت ببنە پیاوانی لای ڕاست و چەپی پاشا. سەیرە کە ماوەی 3 ساڵ شوێنکەوتەی عیسا بن و گوێیان لە فێرکردنەکانی بوو، هێشتا تێنەگەیشتبوون. بە هەر حاڵ دواتر لەوانەکە تێگەیشتن. کاتێک عیسا هات و مرد و هەستایەوە گەڕایەوە بۆ ئاسمان، کێ لە قوتابیەکان یەکەم شەهید بوو کە ژیانی خۆی بەخشی لە پێناوی مەسیح؟ یاقوب بوو. هیرۆدس سەری بڕی. ئەوە ئەو گۆڕانکاریە بوو کە لە ژیانی ڕوویدا.
جا دەتوانن خەیاڵی ئەو تاجە بکەن کە یاقوب بەدەستی دەهێنێت بەهۆی دڵسۆزیەکەیەوە و چەوساندنەوەی. یۆحەنا نزیکەی 900 ساڵ ژیا. پێم وایە کە نامە بچووکەکەی نووسی و گوتی ئاوا دەزانین خۆشەویستن چییە. عیسا خۆی بەخت کرد لە پێناوی ئێمە و ئێمەش دەبێ خۆمان بەخت بکەین لە پێناوی یەکتری. بەڕاشکاوی من پێم وایە کە فرمێسک پڕ چاوی بوو بێت کاتێک یادی نزیکەی پێش 6 ساڵ کردوتەوە کاتێک یاقوبی برای گیانی لەدەستدا بەهۆی پابەندبوونی بە عیسای مەسیح. ئەو ساتە گرنگەکانی ژیانی کە نووسی مەبەستی عیسا چی بوو کاتێک پێی قوتابیەکانی شوشت. ئاوا دەزانین خۆشەویستن چییە. یاقوب ژیانی خۆی بەخت کرد لە پێناوی عیسای مەسیح. گۆڕانکاریەکی گەورە ڕوویدا لە ژیانی ئەو دوو پیاوە بەڵکو لە ژیانی هەموو قوتابیەکان بێگومان جگە لە یەهوزا. لەبەر بێباوەڕیەکەی با بگەڕێینەوە بۆ وانەکە. عیسا لەگەڵ ئەو دوو پیاوە قسەی کرد و ئاوەڕی لە هەمووانی دایەوە. قوتابیەکانی دیکەش تووڕە بوون لە یاقوب و یۆحەنا چونکە زانین داوای چی دەکەن. بەڵام عیسا بانگی کردن و فەرمووی دەزانن سەرۆکی نەتەوەکانی دیکە وەک میر فەرمانڕەواییان بەسەردا دەکەن و گەورەکانیان دەسەڵاتیان بەسەردا دەسپێنن، بەڵام لە نێو ئێوەدا ئاوا نابێت، بەڵکو ئەوەی دەیەوێت لە نێوانتاندا پایەی بەرز بێت با ببێتە خزمەتکارتان. ئەوەش کە دەیەوێت لە نێوانتاندا ببێتە یەکەم با ببێتە بەندەتان. ئەو ئەزموونەی یاقوب و یۆحەنا هەرگیز لەبیر ناکەن. بە شێوازە سەختەکە فێر دەبن. ئەوانی دیکەش فێر دەبن. عیسا پێی فەرموون وەک چۆن کوڕی مرۆڤ کە نەهاتووە تاکو خزمەت بکرێت بەڵکو خزمەت بکات ژیانی خۆی بەخت بکات بۆ کڕینەوەی خەڵکێکی زۆر. بێگومان پێیانی شوشت و لەبیرتانە کە فەرمووی من شکۆدارەکەم، من مامۆستای ئێوەم و پێم شوشتن، خزمەتی ئێوەم کرد. ئەوەش نمونەیەک ئێوەش دەبێ خزمەتی یەکتری بکەن. بێگومان وانا مەزنەکە ئارەزوویان بوو کە ژیانی خۆیان بە عیسا ببەخشن. یاقوبیش یەکەم کەس بوو ژیانی خۆی بەخت کرد. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێڕامان و وەڵامدانەوە. بە چ شێوازێک دەتوانین ئەم بنەمایە پەیڕەو بکەین کە نەک تەنها دەبێ خزمەتکاری پێشەوایانی کڵێسا بین بەلکو ئەندامانی کڵێساش. گەلاتیا 5:13 دەڵێ ئەی خوشک و برایانم، ئێوە بۆ ئازادی بانکراون، بەڵام ئازادی مەقۆزنەوە بۆ ڕازیکردنی سروشتی دنیایی. پەیامەکەش ئەمەیە، بەڵکو بە خۆشەویستی خزمەتی یەکتری بکەن. پرسیارەکە ئەمەیە، واتای چییە؟ خزمەتکاری یەکتری بین، بە چاوپۆشین لە پێگەکانمان با دووبارە بنەماکە بخوێنینەوە. پێشەوا ڕۆحیەکان کە شوێنکەوتەی نمونەی مەسیحن دەبێ پێشەوای خزمەتکار بن.